ڕێخستنی ناو بازار بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هەم بازرگانان و ئەم کەسانی کە شمەک و کاڵا و پێداویستەکان دەهێن لە ناو هەرێمی کوردستان و تەنها ئەو بابەتانە بێنن کە پێداویستی سەرەکی ڕۆژانەی و جموجوڵی بازرگانی لە دەواازە سنووریەکان تایبەت بە هەموو پێداویستەکان تا ڕادێکەمی کرد بێت و تەنها بازاری ئەو پێداویستیانە گەرمەکە خواستی سەرەکی هاوڵاتیانی لەسرە. جا لەم بارودۆخی ئێستادا بە شێوەیەکی گشتی پێویستە بازار چۆن ڕێک بخرێتەوە و هەروەها تا چەندە کاتێک کە بازرگانەکان پێداویستەکانی هاوڵاتیان دەهێنە هەرێمی کوردستانەوە بە پێی پێویستی بێت و دانانی نرخیش لەم بارودۆخەدا لەسەر شمەک و کاڵەکان لە ڕووی ئابوووریەوە چ گرنگی دەبێت. تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە ئاگرێەوە لە ڕێگەی سکایپەوە موهەنت فەیسەڵ شارزای بواری ئابووریمان لەگەڵ دەبێت. کاک موهەنت، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بپرسم بە دیاریکراوی لەوەوە ئەم بارودۆخەی کە ئێستا لە بەرزبوونەوەی بەهای دۆلار و هەروەها دابەزینی بەهای دینار ئەم بارودۆخە ئابووری کە لە بازارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەیە چ کاریگەریەک لەسەر خستنەڕووی شمەک و کاڵەکان دروست دەکات؟ سپێدا باش بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی کورسات نیوز و بەرنامەی بەیانی کورسات. میێرەبان خان دەزانی بە بابەتی ئەم ئێستای کە هەموو هاوڵاتیانی کوردستان مەشغول کردو ئەمەیە کە گرانی بازارە کە گرانی بازار بوویە ئەگەرێکی ئەوە کە ئەرکی سەرشانی خێزانی کورد زۆر قرس بکاتن بە تایبەتی ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی بەهای دولار و دینار کە وای کردووە کە حتا بازرگانەکان ناتوانن کنترۆلی ئەم بابەتە بکەن لە ڕووی زیادکردنەی نرخی کالاکان و ئەمە بۆیە ئەگەری ئەمەی کە باری خێزانی کورد زۆر گران ببیتن بە تایبەتی کە کنترۆلکردنی بازار ئێستا پێ ناکرێتن لەم ماوەیەدا چونکە سعری دولار یان کو نرخی دولار و بەهای دولار بەرامبەر دینار ثابت نەبووە بە ئێکە مستەوانە دەبینی کە ڕۆژێک 4000 دەشتە سەر ڕۆژێک 5000 کەمی دەکاتن. ئەمە هەمووی کاریگەری دەبێتن لەسەر هەرسوکەوتی بازرگانەکان لەسەر دانانی نرخ ئەوانەش هەتا ئێستا ناتوانن یعنی کنترۆلی ئەم بابەتە بکەن و ئەوەی کە زارەمەند دەبێتن لەم بابەتەدا بە بێگومانە جگە لە بازرگانەکان هاوڵاتی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو خێزانانەی کە داهاتیان سنووردارە و طبعا ئەمەی ئێستا ئەم بارگرانەیە کە ئێستا هەیە ڕاستە کە ئێستا ئەو گۆڕانکاریەی بەهای دولار بارەکە گرانتر کردووە بەڵام هەر لە ساڵی 2014ەوە لە دەستپێکردنی قەیرانی داراییەوە باری خێزانی کورد بە تایبەتی ئەو خێزانانەی کە سنووردارن باریان گران کردووە لە ڕووی ئابووریەوە بە خۆتان دەزانێت کە وەزعەکە کوو بوو لە 2014 تا 2018ەوە کە وەزعەکە زۆر خراپ بوو و ئەمەش وای کردبوو کە خێزانی کورد یان کوتاکی کورد نەیتوانیتن ئەو شمەک و کاڵای کە پێویستە بوو بەڕێوکردنی ڕۆژانەی خۆیان ڕۆژی خۆی دابین بکات بۆ خێزانەکەی خۆیان حتا بخۆی لەبەر نەبوونی بڵێن پارەی پێویست بۆ کردنی ئەم شمەکان لە کاتی قەیرانەکەدا. دواتر گەشتینە ساڵی 2000 غەڵەت لەمە 21 بوو کە بەهای دولار لەلایەن حکوومەتی عێراقەوە لە 120,000ەوە زیاد کرد بۆ 147,000ەوە. ئەمە وای کرد کە ئەم گرانیە زۆرتر ببێتن چونکە بەڕاستی لەگەل ئەم گرانیە و لەگەل هەبوونی ئەم گۆڕانکاریە لە نرخی دولاردا هیچ شتێکی چنگاوێک نهینە لەلایەن حکوومەتەوە لەلایەن لایەنەکانی پەیوەندیدار بوو ستورکردنی باری خێزانی کورد لە ڕووی ئابووریەوە. ئێستا مەرحەلەی کە ئێستا سەیری دلار گەشتە 166 ئەم ڕوازانم و ئەمە ثابت نییە کەس نازانێت کە ئەوها دەمینی زیاتر دەبێتن کەمتر دەبێت ئەمە بارەکە قورستر دەکات و بازارەکو دەڵێن ئاگر لە بازار بەردەداتن. کاک محەممەد کەواتە لەم بارودۆخەیە کاتێککە بازار بە هەر هۆکار بێ ناستەقامگیر دەبێت نرخی شمەک و کاڵاکان بەرز دەبێتەوە تا چەندە پێویستە بازرگانەکان لایەنی پەیوەندیدار هۆشیاریان هەبێت دەربارەی ڕێخستنی ناو بازار و دابینکردنی پێداویستیەکان و بە تایبەت لەم بارودۆخەشتا ئەمە لە چ بارودۆخێکدایە؟ میێرە بەخان وەکو گوتم ینی بابەتەکە نەک ئێستا گرێدا بە ئێستا بە نرخی دۆلاری ئێستا بەڵکو هەر لە 2004ەوە چونکە 14 عفو چونکە ئێمە تووشی قەیرانێکی دارایی ببووین
و چونکە هەرێمی کوردستان ئەو سیاسەتە پەیڕەو کردووە کە بازاری کراوەیان خوددارن السوق المفتوحە سوق الحڕەیە کە هەر بازرگانێک دەتوانی شمێک بینیت و بفروشیتن ڕەنگە بە ئاوارەزوی خۆی بفروشیتن ئەمە وای کردووە لە ئەگەری گۆڕانکاری لە نرخی دولارەوە کە هەلاوسان دروست بێتن یانکو بە عەرەبی دەڵێنێ التەضخم تەضخم واتە هەیان هەلاوسانی لە ئابووریدا ئەوەیە کە ئەتوو ئەو داهاتێک کە هەبوو پێشتر ئێستا ناتوانی بە هەمان داهات هەمان شتەکانی پێشتر ئەتوو بکریان هەمان شتەکانی شمەک و کاڵاکانی پێشتر کە ئەتوو دەتکری لە بازار ناتوانی بکری چونکە بەهای دینار ئەمپایی پارەی کە هەبوو ئێستا ئەو بەهای خۆی لەدەستدا ئەو بەهایە نەماوە لەبەر ئەوە من دەڵێم ئێستا ئەم بارەدۆخی ئێستا کە ئەمە کەوتینێ کە دولار ئێستا سابت نییە هەر جارێ بە سعرێک هەر جارێ بە نرخێک لە بازارە من پێم وایە نە حکوومەت نەلانی پەیوەندیدارەکان نە بازرگانەکان دەتوانن کنترۆلی نرخی شمەک بکەن چونکە پێویستە ڕاستی حکوومەت بەخۆی ینی بەرنامەیە کەبی بامە ئەمەش گرێدا بە نرخی دولار ینی دەڵێن گرێدا بە حکوومەتی عێراقەوە کە حکوومەتی عێراق دەبی چارەسەری ئەم بابەتەکە کە گرێدا بە سیاسەتی بانکی ناوەندی عێراقەوە کە دەبێ ینی چارەسەرێک بۆ ئەم جێوازیە لە نرخی دولار و دینار دابنێتن لە نێوان چەند ڕۆژی چوویدا و ئێستا دەکە بەردەوامە چونکە بەردەوامبوون بەم شێوازە ینی بلندبوون و نزمبوونی ئاستی دولار بەڕاستی وا دەکاتن کە باری ینی بازی ئابووری خراپتر بێتن نە باشتر بێتن لە داهاتوودا. کاک موهەنەد لەم بارودۆخەی کە ئێستا لە بازار بە شێوەیەکی گشتی دروست بووە جموجۆڵی دەواازە سنوورەکان لە ڕووی بازرگانیەوە تەنها زیاتر بۆ خۆراکە کە دەهێنرێتە هەریمی کوردستانەوە ڕەنگە هەندێک کەلوپەلی دیکە وەکو جوانکاری ناوماڵ یاخود هەندی بابەتی دیکە لە ئێستادا نەهێنرێنە ناو بازارەکانی هەریمی کوردستان ئەم حاڵەتە چ کاریگەریەک دروست دەکات؟ میرەمان هەڵەکە گوتم ینی لەبەر هەبوونی تەضەخم یاکۆ ئەو ظاهیرەی تەضەخمە بە عەرەبی پێداڵێن ئەوەی چی دەکاتن ینی وا دەکاتن کە ئەتوو مادەم ئەو پارێک کە هەتە نرخی خۆی نەماوە کە ئەتوو هەمان شتی پێشتر بکری ئەتوو دەبیت بوو چارەسەرکردنیان بابەتە وەکە هاوڵاتی لیستی پێداویستیەکان لیستی شمەکەکان کەم بکەیتەوە واتە ئەوەی کە پێشترت کردیوە ئەو شتی کە زروری نییە ئەو شتی کە زۆر پێویستت نییە ئەتوو تەنها تەرکیز لەسەر شتێک بکەی یان سەر بابەت هەندێک بابەت بکەی هەندێک شمەک بکەیت کە پێویستی ژیانە وەکو جەنابەت گوتی کە خوراکە ینی خەڵک ئێستا تەرکیز تەنها لەسەر شتی زروری دەکات شمەکی زروری دەکات کە خوراکە ئەو شتانی تر کە پێدانێت کەمالیات یان کو تەواوکەری شمەکەکانن بوو ئینسان وەکو مکیاج و وەکو مۆبایل و وەکو شتەکانی تر خەرک پاشگیز لێ دەبێتەوە و نایکرێتن بەڵکو دەچی شتی زروریتر دەکرێت تەبەن ئەمە چی دەکات وا دەکات کە بازرگانەکانیش ئەمە کاریگەری هەبێت لەسەر بازرگانەکان و لەسەر بازرگانی وەلەکە لە جیاتی ئەم تەواوکارەکان ئەم کەمالیاتانە شتی زروری بین ئەو شتانە بینن کە خەڵک دەیکرێت کە خەڵک ئێستا تەرکیزی کردوتە لەسەرێ ئەویش خواردنە واتە ئەمە تەسیر دەکات لەسەر بازرگانی گشتیدا و بازرگانی گشتی لەو کاتەدا تەنها دەمێتەوە لەسەر هەندێک بابەتی کە زۆر زۆرورینە بوو ژیانی تاکە کەس و ژیانی خەزان ئەمەش کە خواردنە وەکو جەنابەت باس کردیان و دەبینی کە ئێستا زۆربەی بازرگانی یان زۆربەی بازرگانەکان تەنها شمەکی خواردن و خواردنەوە دەینە هەرێمی کوردستان چونکە خەڵک ئێستا تەرکیزی لەم بارەدۆخەدا تەرکیزی لەسەر ئەم شمەکانان کردووە و لەسەر ئەم کاڵانە کردووە کە پێویستی بە ژیانە لەبەرەوەی تەرکیزی لەسەر ئەم بابەتانە کردووە. باشە تەرکیزکردن بە دیاریکراوی لەسەر یەک بابەت نابێتە هۆکارەوەی کە هێنانی ئەو بابەتانە لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دوای بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی ئابووریەوە کاریگەری نێرێنی هەبێت؟ آخر کێشەماش ئەوەیە ینی دەبینی کە چونکە خەڵک تەرکیز لەسەر هەندێک شت دەکات وەکو مەسەرەن دەڵێن وەکو ڕۆن وەکو برنج وەکو ئارت وەکو یعنی شتانێک کە خواردن و پێویستن بۆ ژیانی هاوڵاتیان وای دەکات کە هەندێک بازرگان بەداخەوە چونکە ئێمە کنترۆلی بازارمانیە چونکە ئێمە بازرگانەکان کنترۆلی بازار دەکەن نەک حکوومەت بەداخە ئەوە هەوایە ئێستا لەبەرەوەی وەکو گوتمانێ حکوومەت هەرێم سیاسەتی سوقی حڕە بەکاردەینیتن ئەمە وا دەکات کە هەندێک کەس ینی ئەم بابەتانە احتیکار بکەن واتە ینی بە کوردی دەڵێن ینی هەندێک شت لە کوگاکان کو بکەنەوە بۆ ئەوەی لە داهاتوودا بە سعرێکی گرانتر بفروشن
يعني کەم ببیت لە بازار اینجا کە خەڵک ناچار دەبی بە سعری گرانیش بکریتن ئەوان بە سعری گران دەفروشنەوە ئەمە پێویستی بە چیە پێویستی بەوە کە حکوومەت لەم کاتەدا تەدەخلی بکات حکوومەت بێتە سەرخەت و نەیت ئەم جوورە احتیکارات دروست ببێتن لە بازاردا چونکە ئەم احتیکارکردن ئەکید دەبێت ئەگەری بارگرانیەکی زوری ئابووری لەسەر تاکی کورد و لەسەر خێزانی کووردا و دەبێتە تێکچوونی هاوسەنگی بازرگانی و هاوسەنگی ئابووری لەناو هەرێمی کوردستان کۆمەڵگەی هەرێمی کوردستان. بەڵێ کاک موهەنێت بابەتێکی دیکە لەم بارودۆخانەدا دانانی نرخە لەسەر شمەک و پێداویستیەکان ئەمە تا چەندە لە ڕووی ئابووری و سوودی خۆی دەبێت بە تایبەتر بۆ بەرز نەبوونەوەی نرخ لەسەر شانی هاوڵاتیان مەبەست لەلایەن حکوومەت و لەلایەن پەیوەندیدارە دەکرێت بە دڵنیاییەوە حکومت چاودێری بازار بکات لایەنەکانی لیژنەکانی قایمقامێت چاودێری بازار بکەن و خاوەن دوکانەکان ناچار بکەن بە دانانی نرخ لەسەر شمەک و کاڵەکان ئەمە کاریگەریەکەی چی دەبێت؟ میرە بەخەم با نقطەیەک تەوزیح بکەین تا ئێمە زوڵم لە بازرگانەکانیش نەکەین ئێستا لە ڕووی لە ئاستی جیهانیەوە شمەکەکان هەمووی گران بووە و گرانبوونی ئەم شمەکەکان و ئەم کاڵاکانی کە پێویستە بە تایبەتی ئەوەی کە خۆراک باسی خۆراک دەکەین ئەمە کاریگەری ڕاستەوخۆی شەڕی ئوکرانیا و رووسیا کاریگەریەکی زۆر هەبووە لەسەر ئەم بابەتە نەک تەنها لێرە ئێستا هەتا تۆ یعنی دوست و ناسیار و برادرت هەبێتن لە ئەوروپا پرسیاری لێ بکەنی شمێکی خواردن زۆر گران بووە بە شێوەیەکی زۆر بەرچاو ڕەنگە گرانتر بێتن لە هەرێمی کوردستان ئەمە ئێک لە هوکارەکان ئەم شەڕە بوو کە شەڕی ئوکرانە رووسیا چونکە لەبەر ئەوەی ئوکرانیا و رووسیا سەرچاوەیەکی زوری گرنگی خۆراک و خواردنەوەی جیهان بووینە وەکو دەنێ سەبەتەیەکی زوری گرنگی ئەم خۆراکانە بووینە بەهۆی ئەم شەڕە هەناردنی ئەم خۆراکانە بوو جیهان لەلایەن ئەم هەردوو وڵاتەوە و هەروە چەند سزایەکی نێودەوڵەتی بەسەر ئەم وڵاتەوە و رووسیا ئەمە کاریگەری بەخۆی لەسەر نرخی شمەکەکان لە ئاستی نێودەوڵەتیان کردووە ئەینجا دەین ئێرە وەکو شمەکەکان دێتن بازرگانەکان هەندێک بازرگانەکان بەداخەوە یعنی زەمیری خۆیان دەست داوە لە جگەی ئەمە کە مەسەرەن شتەکان 10% زیاد بووە ئەوانە دەچن 20% لەسەر زیاد دەکەن 30% لەسەر زیاد دەکەن دەڵێن آخر ئەمە ثابت نیە لەلای ئێمە کە وڵایی کە ئەمە وەکو خۆی دەمێنێت نامێنێتن ئێمە زیاتر دەکەین ئەڕاستی ئەمە بێوجدانیە ئەمە پێویستی بەوەندەیە کە لایەنی پەیوەندیدارەکان حکوومەت بێتە سەر خەتدا و چاودێری ئەم شتە بکەن لەم بابەتەیەوە نە زوڵم لە بازرگان بکرێتن و نە وا بکات کە باری ئابووری هاوڵاتیان گران ببێتن و زوڵم لە هاوڵاتیان بکرێت چونکە وەکو گوتم ینی بازرگان هەیە بەڕاستی ینی زۆر بێویژدانە ینی هەرچەندە شمەک ینی احتیمالە 10% زیادی کردبێت ئەمە دەچی چ دەکات وڵا 30% زیاد دەکاتن ئەمە بەڕاستی ناکرێتن و بارگرانێکی زۆر دروست دەکات بە تایبەتی لەم بارەدۆخەدا هەروە ینی حکوومەت جگە لەمەدا ینی وەکو گوتم ئێستا تەضەخمی هەیە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و ڕێکخراوی خواردنی نێودەوڵەتی لە ساڵی 2020ەوە وجداریان دەکە لە ساڵانی داهاتوودا تەضەخم یان هەلاوسانی زۆر زیاد دەبێتن لەناو لەسەر زەوی هەمووی بە هوکاری شەڕی ئوکرانیا و رووسیا بە هوکاری کۆڕۆنا و بە هوکاری تێکچوونی باری ئابووری هەندێک وڵاتەوە ئەمە وا دەکاتن کە تەضەخم زۆر ببێتن ئەوجا دەڵێن کە تەضەخم لە ساڵی 2021ەوە 3% بووە لە ساڵی 2022ەوە بوویتە 9% لەسەر ئاستی جیهانیە مەسەن ئێستا لە عێراق نەکنمونەی وڵات دەینەوە وەکو عێراق ئێستا تقریبا گەیشتە 12% تەضەخمەکە وەلایەن حکوومەتەوە هیچ چارەسەری حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هیچ چارەسەری ئەم بابەتە نەکراوە چارەسەریەکە کووە ئەکە جەنابەت حەزی لێ بێستا باز دەکەن ئەکەن دواتر باز دەکەن کە چارەسەریەکە چونە چارەسەریەکە ئەم تەضەخمە بکەن کە ئێستا لە بازار هەیە لە تورکیا مەسەن تەضەخم گەشتی 70%. بەڵێ کاک موهەنێت ئەگەر زۆر بە کورتی باسی چارەسەریەکە بکەی لەبەروی کاتمان نەماوە من سپاس دەکەم. چارەسەریەکە ئەوەیە کە حکوومەت دەبی هەندێک هەنگاو بڵێت وەکو جەنابەت گوتی یعنی یەکەم هەنگاوەیە کە نرخەکان چاودێری بازار بکات نرخەکان هەوڵ بداتن زۆر ڕێژەکەی زیاد نەکرێت ئەکە 10% زیاد بێتن با 12% بێتن لە بازار نەکرێتە 20%. هەروەها حکوومەت دەبی تایبەتی ئەو خێزانانەی کە داهاتیان لەسەر موچە دەبی هەوڵێک بداتن نسبەیەکی ئەم موچە زیاد بکات بەپێی ئەم تەضەخمەکە کراوە ئێستا لە تورکیا هەنگاوێکیان ناوە
کە موچەکان 30% یان زیاد کرده بۆ ئەوەی چارەسەری ئەم بابەتە بکەن. هەروەها دەبێ حکومت هەوڵ بەد ئەو خێزانانەی کە زۆر کێم دارامەتن کە وەزعیان خراپە هاوکاری داراییان پێ بدەتن وەکو ئەنی بەشێک بتن تا ببێتە هاوکاریەک بۆ ئەوانە کە ئەوانە بتوانن ینی ئەم بارگرانی خۆ هەندێک سووق بکەن. ئەمە سێچارە هەنگاوەکن کە دەتوانێت حکومت بکاتن لە لای خۆەوە جگە لەمە ئەمە داواکاری لە بازرگانەکان بکە بەڕاستی بە ویژدانمە بەتایبەتی لە مازە بارەدۆخەی زۆر خراپ کە بە خۆمان ینی کێشەی خراپی باری ئابووریمان هەبوو لە 2014 بە تا ئێستا یعنی زۆر شمەکەکان زۆر بە زیاد نەکەن و ئەوها نەکەن کە سوودێکی زۆر لە نرخ وەرگرن با سوودەکە هەندێک کێم بیتن بەڵام بە هاوکاری خەریکیش بن لەو بابەتەدا کە خەلک و ئێمە بتوانین ئەم بارەدۆخە زۆر خراپە دەرباز بکەین لەم هەلومەرجەدا. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ مهند فەیسەڵ شارەزای بواری ئابووری کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لاترێەوە لەگەڵمان بوو.